سڵاوتان لێوێ مناڵە چاوگەشەکان من دەناسن ناوم شڕێکە لە دارستان دەژیم ڕۆژێکیان دێوێ فێونای هاوسەری خۆشەویستم و منداڵە جوانەکەمی بەند کردبوو منیش دوای گەڕانێکی زۆر توانیم بیان دۆزمە و ئازادیان بکەم. پاشان بڕیارماندا کە چیتر لە دارستان نەژین بچینە شار بەڵام کێشەیەکی گەورەمان هەبوو نەمان دەزانی کامە باخچە باشترینە تا منداڵەکەمان تێیدا ناونووس بکەین. دواتر کورەکەرە بۆ باش بوو یەکەم جارێتی لە ژیان شتێکی باش بکە وتی کاتێک من ئەسپی پاشا بووم منداڵەکان پاشا لە باشترین باخچەی منداڵانیان خوێن وتمێدە باشە با بچین ئەویش ئێمەی برد بۆ باخچەی کلێڤەر. ئێمەش بە چاوی خۆمان بینیمان کە چ خزمەتێک بە منداڵان دەکەن باخچەیەکی پاک و خاوێن پڕ لە مامەسای زۆر باش هەروە خوێندن لەو باخچەیە بە ئینگلیزیە لەگەڵەوەش خەوین برسیبوونی منداڵەکانیشم نەبوو چووکە ڕۆژان دووشەم خواردنیان پێدەدەن دەچن بۆ شاری یاری و باخچەی ئاژەڵان و ئەنجامدانی ئاهەنگی جۆرا و جۆر و هەموو ئەمانەی کەوتن بەرنامەی ساڵانەی باخچەی کلێڤەر بوو. بۆیە بێوەش دەڵێم بۆی داهاتوو منداڵەکە تاوەکو کەرەبۆری لێ نەیە نەزانە قسە بکە منداڵەکەت بنیاد بنێ بە باشترین شێوە لە باخچەی کلێڤەری ناحوکمی ناونووسی بکە بۆی منداڵەکانتان داهاتوویەکی گەشیان هەبێت.